دم باش بینرین هجا سلاو و ریج جسدین دنگ امریکا لواشنطونا پایتخت بخیرات ناودکم ده خلکک نو ده جه برنامه هفتنگو گرک نو ده ناو بخچه چاندو هنارا رنگین ده. بینرین هجا ام گرا خواج کامپا پنابرین عفرینی لشهبا دست بی بکن رامینا سیدو کچک 19 سالیه گو لآمورا کمانی دده و لور زاروکان پروردهیا و آموری دکه گو هنکی باری پنابری لسروان کم بکه وان فیری موزیکی بکه. دماکو موزیک جنا 19 سالی رومینا سیدو بری 5 سالان جمال خوارویا و نکاری بو بشک جلاش خواه لپای خواه بهیله مبستاوی کماناوی بو. از بخال آموره کمانی دادم نهاجی از زاروکان و جنین جوان پرورده دکم شخوا دمه من نو دست بکری من بسترانا دست بکر از گروپی سترانا و گوونده دابیم پشتیوه ما خواست و گروپی زاروکا شخوا دمه هم زاروک بین ما خواستم در باسی پیمانگه ها ببین فیری بهتر فیری آمورد موزیک ببین و دمه من زیاده تر سازه حز دکر اجبركم من كمان باش ناس نادكر يعني من براستي جي كمان يعني من راستي من نادي تبي تاني مثلا تلفزيون لديت دماکو ارتشا ترکی عفرین سال 2018 داگیر کر سیدو جمال خوارویا و نهاد دناف کونه که ده لکمپا سردم یا در بدران لحری ما شهبا یا حلبی دجی او هم جنین آمورا کمانی دکه و هم جی زاروکان فیری موزیک دکه. شخوا پرورده کمانه من تاني سال که دیتیه چتی نایشتی که ام بردوان بکن شربی وقتی دمه ام جمال در کتنه دمه انسان جماله خادر دکوه و لحظه اینه تلمال دنره تدخوازه هر تشتکی مال راکی و بخاره ببه تدخوازه یعنی تدخوازه گندگی راکی بخاره ببه تناخوازه ویجیه بله لما دوه دمه دا تشتی هاتی بیره من کمان بی بالكم من يعني أصلا من خيال نذكر از 5 دقيقة في كمان ببینم يعني أول شيء وقتين بارچاك جلاشة منها يعني تشتي دست بيكي مبخورة در خستي من تاني كمان در خست بجليت الخام تاني بجليت خام در كاتن و كمانه خود در خست هر چند دوی تاني سالا که پرورده ورگرت بو و گود او لسر پیش خستنا بهره خو خبتیه و آرمان جاوی اوکو چاندا موزیکی دناف زاروکان ده بلاو بکه. منطقة بتشوكا وجحر أولي دور بيتشكريا أم برزحمتي عندك شينن يعني هم جالي كم بني آلاتوا هم جالي كم بني مومستوا يعني نهال الشعب هذا تاني مومستي كمان تاني أزم أصفي نحن خوينم أم لكمبي سردامي لكمان زرين فيري كمان دبن بخوا از فيري كمان دبن جبركا برجي حزدكم و از بهیوی معکو هر خوندکارک یعنی هیوی خود گرد خوازه تکوه چونده ام بخوا و گروپ 6 کسنه اما گروپ هم سترانا و مقطوعات لی دخن و لکلاک ویجی ام هر شخص ام درست خواجی باش قدب موزیک جنا جوان رومینا دبیجه او جکیمبونا آمور و ماموستایان دکم دور پیچگیری ده زحمتیان دبینه لی او پر کیف خوش دبه گو دناوبرا کونین کمپیده بخوندکاران را موزیکی دجنن و سترانان دبیجن. هیلین سندی دنگ امریکا. امهر لی کامپا شهبا دمینن و وی جاری سردانا کما شانو دکن گو لور دست به کورسین پروردهیا شانو کرنه دا گو نفشه نو
فێری شانۆ بکن هەروساژی خەم و دەردێ پەنابەریە لە سەروان هەنەکی سڤک بکن. لوی هولا ناوندا چاند و هونره لپناگاها شهبا کومک جوانن عفرینیین در بدر هندکاریل سرشانو دبینن. سوزه گچ که 19 سالیه حسکر یا هنره اومارا قوی بشانو هیا کو اف کورس جیرا بویه در فتک دا کو بهره خواه پیش بخه. اوا در فتک جمعرابی کو پروردک الفداره و بیه پر پیشکتن دمادا چه کرن آنها هم بر بدایه پرورده و دچن امشانو که آماده دکن کم تشتت کم جمع خو گرتن ام تماشاوان آن را پر و بکن. کومینا آورین یا شانو کورس هندکاری بره و دبه کود هیاما محکه ده بشدار فیری رگزین هونرا شانوی دبن او ده داویا کورسی ده شانویا که وکه پروژه یا در چونه پیشکش دکن. زینب شانوگره او چند سال نوینه کود ویواری ده او تفلی پیشاندانا پر شانویان بویه او ده بیجه کو آرمان جاوی کورسی آماده کرنا نفشکینو جه شانوگرانه. هر کس نکاره به چیزانینگه شانو بخوینه خاطر دو پیش بخینه افجی وقت در فته که ام شانوی کردی دریه کورسات د امجند آوا کرنه لیستوان داد آوا کرنه شانو دا دار بخینش خو افجی الا د سر قناغ به اف قناغه یکمینه و اف قناغ ای بردوام من کو ام شانوگر استاکیوان د شانوی کردی دا آوا بکن. کتیه سالا ششه کوپرترج 100,000 در بدرین عفرینی لپناگاه شهبا دمینن. سازین چاند و هنره بخاباتین خواه حول ددن زور و زحمتین در بدریه سوک بکن. سوزه جی دشانو دا دلیوه که دبینه که هف خما جواکا خوبه. شانو وکی دبین جیانه یعنی مرا کنه دهندری شانو داجی یعنی هر تشتی دهندری خدا جملات خود رو پیشکش بکه و هفیه ماجی که ام وگرندی سا عفرین و سرد که عفرینه که هشام تر در باز بینه جملات خود رو پیشکش بکن. و جوانه که گوتیه شانو بدمن از جواکا زانه بدموه جبر کو شانو نینکا جواکیه و ماکا هنرانه. لوما امیدا جوانن عفرینی نتنه شانو فیر ببن لیدو خازن بکن نافگینا گهاندنا دوزن جواک و گلی خواه. نوروز را شدنگی امریکا پناگاه شهبا. جولی شوان موزیک جنو کمانجنکی کرده گو به آمورا خواه رنگ ودانک جوان و نوجن ده موزیکا کردی لباجار سلیمانی که امبری خواه بدن جیروکا ویوی هنرمندی و سربوراوی ده درباری موزیک و او آمیرا کمانه ده. موزیکی کوردی لە ڕووی مێژووە یەکێکە لە کۆنتری موزیکەکان بەڵام هەندێک لاوازی هەیە بە بۆنەی کاریگەری سیاسی و کاریگەری ناوچەی جوگرافی بە حکمیەوەی کە وڵاتی ئێران لە تەنیشتمانە وڵاتی تووشیە جۆرێک لە جۆرەکان موزیکەکەیان کاڵ کردوتەوە بەڵام هەوڵەکانیش تاکە کەسی بوون کە بۆ نمونە موزیکی کوردیان زیندوو کردوتەوە لە فۆرمی مۆسیقای کلاسیکە. ناوم ژۆلی شوانە تەمەنم 23 ساڵە مامۆستای میوزیکم لە ساڵی 2002 دەستم کردەوە بە فێربوونی ئامێری ڤایۆلین لە ستایلی میوزیکی کلاسیکا کارەکەم. موزیکی کلاسیک ئەو موزیکەیە کە لە سەدەکانی کۆنا بوونی هەبوو دروست بووە لە ساڵی 1300ەکانەوە دەست پێکات تاوەکو 1950 لە ئێستا ئەندامی دوو ئۆرکسترام ئۆرکسترای فولهارمۆنی لاوانی عەرەبی کە بنکەکەی لە وڵاتی میسرە ئەندامی ئۆرکسترای لاوانی نێودەوڵەتیم لە ئەڵمانیا کە لە هەموو جیهانەوە ژەنیاری بەتوانایەتیایە سەر ئاستی لۆکاڵی ئەندامی ئۆرکسترای سلێمانیم ئەندامی ئۆرکسترای لاوانی سلێمانیم یەکێک لە ئارەزوەکانم ئەوەیە کە موزیکی فیلم بەرهەم بێنم موزیکی کوردی بە کواڵیتیەک دروست بکەین کە
بۆ فیلم بگونجێ فۆرمێکی بۆ دروست بکەین یان لەگەڵ فۆرمیشی موزیکیا تێکەڵای بکەین کە بۆ مۆسیقای فیلم گونجاو بێ تا ئێستا کەم کەس هەبوون لە کوردستانە بە تایبەتی لە باشووری کوردستانەکە کار لەسەر ئەو جۆرە فۆرمی موزیکە بکەن بۆیە منیش شێکێک بم لەوانە کە هیچ نەبێت ئەو ڕێچکەیە دروست بکەم یان ڕێچکەکە بەهێزتر بکەم ژەنیارێک بیاوێ کۆنسرتێک بکە خەڵکێکی زۆر کەم ئامادەیە کە بچێ بۆ کۆنسرتەکەی گوێگرەکانمان تا ڕادێکی کەم لە موزیکەکە تێگەن توانین کورتیکەینەوە بڵێن هۆشیاری کۆمەلگامان ئەوەنە بەرەو پێش نەچۆکە لە موزیکی کلاسیک تێبگا لەلایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی ئەو ئەرکیان نەگرتوتە سەرشانی خۆیان کە دەیان ڕێگا هەیە بۆی کە تاقەکانی کۆمەڵگە هۆشیار بکەنەوە بەرامبەر بە هەموو ستایلەکانی موزیک نەک تەنها کلاسی میدیاش ڕۆڵێکی زۆر گەورە بینێ بەڕاستی بەداخەوە نەمبینیوە ڕاستەکەی تا ئێستا هیچ میدیایەک ئەوەنە ئەو بابەتە بە گرنگی بێنێتەوە ناو کایەکە و داهێنانە موزیکەکان لەوەیە کە ستایلەکان تێکەڵاوەکرێ ئەمە شتێکی باوە ئێستا بۆی ئەگەر ئاگامان لە ستایلەکانی تر بێ یان بەکەم سی ستایلەکانی تر نەکەین هەریەکە و ڕەنگێک هەریەکە و جۆرێک لە موزیک هەریەکە و فۆرمێک ئەمە موزیکەکە لە بوارە جیاجیەکانە خزمەتەکە بە بۆنی ئەوەی کە ئێمە لە ناوچەیەکی ڕۆژهەڵاتیین ڕۆژهەڵاتی ناوەڕاستین زیاتر گرنگی بە موزیکی ڕۆژهەڵاتیە درێ لێرە بەڵام جێ خۆشحاڵیە کە زۆر ژەنیاری باش هەیە لە ئێستاە کە گرنگی بە موزیکی کلاسیکەیە نزیکی 50 بۆ 60 ساڵێکە بێ موزیکی کلاسیک کوردستانە هەیە گرنگیشی پێ ئەدرێت تا ڕادەیەکی باش لەبەرەوەی کە فێرخوازەکان لە ئامێرە ڕۆژئاوایەکانە وەکو دەستپێک کە دەست پێەکەن پێویستە موزیک کلاسیک دەست پێکەن ئەمە گروپی چوارینی ژێداری گەنجانە گروپەکە نزیکی ساڵێکە دامان مەزرانووە هەفتانە یان مانگانە کۆ بینەوە تەمرینەکەین لەسەر شێوازی موزیکی کلاسیک لێ ئەین و هەروەها هەندێک جار موزیکی کوردیش تێکەڵاوی ئەم فۆرمی گروپاکەین ئاماجی من ئەوەیە کە لە داهاتووە بتوانین هەموو موزیسیانە کوردەکان بێکەوە کار بکەین بە دڵ و ڕۆحێکی گەرمەوە بتوانین موزیکی کلاسیک موزیکی کوردی لە هەمان کاتا هەردووچان بەرەو پێش بەرین هیوادارم بەبوونی منەوە بەبوونی هاوڕەکانمەوە ئەمە بتوانین بازێکی باش بە موزیکی کلاسیک بین لە کوردستانە کوردستانی باشوورا بە تایبەتی بۆی کۆی قسانی کە باسمان کرد بێنەدی و کۆمەلگا بە شێوەیەکی باشتر توانێت جۆمان لێ بگرێت بە شێوەیەکی باشتر لە موزیک تێبگەن فسحانه آمیره یک جه آواهین دیروکی ین استانبولیه گوج آلیه شارداریا مزن یا استانبولی هاتیه نوجن کرن و بوی جه هنر به ناو آرت استانبول فسحانه جبو وکرنا و 19 برهینر هنری و 300 هنرمندی بشتاری پیشنگاه ویبون یا به ناو دست بکرنک جورتی گو هنرمند کردانجی جهد ویده کرتبون وسا برهینر کرد محمود وندا کوینجو لسر وی چالاکی دا آخذه. در استانبول دو هب پیشنگه آواکرین یک جه پرانی جه خورده کرده هنرمند آدو دا جه پیشنگه هینا تایبتی به ناوی مرکانم به چی به کردی دیمنه به امانتی پیشنگه یعنی مجره ویجی لسر چیه لسر خوزایی سر تالانه خوزایی سر قاوسا جیانا ترکی هنرمندان برهم چیکرنه و نسر وی کنسپت تکمه هایی هنرمنده هم ببجین بنابو دنگ جیان جی بنابو دنگ محمود جلایی رایی شوال جی بینگولیه اول سر جغرافیا بینگولی گلک رسمات شدی که لسر بیرو بیرانینا بیرا بینگولی ام ببجین جغرافیا کردی سلمت گلر هایی fotoğraf keşeki
او جي لسر في عرض هجا داوية چه بوي لكردستان لسم سوريا دیمالک وی هی لورا دیمالک کرد بالکشه محمد علی بوران هی ویدیو آرتیست بخوا مبیجی محمد چپر هی اوجی هنرمنده هر چاق اوجی ویدیو آرتیست مبیجیم کرد خلاتن دره هی بنابو دنگه و ها باشر هی بنابو دنگه دیسجم مبیجیم یردین فرهاد سالمان هی جناد مبیجی نفشنو پلدا آیتاش هی وکاوی بهار ساروهان هی دریا جرق خیه راجی جن خوردن پرانی وان هنرمندی هفچاق ناون رسام جهانن هم بیشن هنرمندی پرفورمانس جهانن تو خواتی وانları پرانی لسر پرسکری که می کردستانی نه لسر جنایه لسر سینورانن لسر اکولوژیا کردستانی نه لسر فضای کردستانی مثال حسن چالاق یاجی محمود اقدمیر هم بیشن لسر مزوپوتامیا عده مزوپوتامیایی خواتی وی هنن ناتش وتاندن و سروان چند رسانونه یعنی تو نره به هر چرالیه به پرسکریکا کردا گریدایی خواتا خواتی هنرمندان کرد هید پاکستان بینرین هجان هاند چن لندن لی کولانا لندن وست این پیشنگه که تایبت به برهمین هنرمند ناسکری لدرف و بو اوینین کسی نافدار لسر کابین رنگین لهوای دالقاندی هاتن نشاندان. وینین روی نافدار لسر دورا وست انتیا لندن هاتن هلاویستن و کساسکرنک نو یا وینین کسایتیان لدور میدانا لستر. در روژا پنجشنبه 27 تیر ماه پرده لسر کابکین هنری هاتن هلدان. جعالی آرت آف لندن جاده این کاونتری و آرون یا لندن به وینه این مینا ویلیام شکسپیر هاتن خملاندن. ام ل 52 کابکن رنگین دنیرین کو بشک جه تبلیبونا کو آرت آف لندن چکری. اف دست پیشخریه که با آنینا کار هنری ین گلریان اجتماعی بو نافقادا گشتی لورا لسر سر من دفرن اف پورتریتن هنری نه لسر همو اکرانان هنه گو بشکن جه کوما نشنال پورتریت گلری وینین اوریجینال لگلریان اجتماعی پورتریانه گو وی داویه جنو و بو اونها دوی پیشاندان گشتی هنری ده دینه نشاندان. از دبیجم بر همه هر دیار یا ویلیام شکسپیره او وینه وی یبتنه یا دجیانوی ده هاتی چکرن همو وینه اندی کپین شکسپیرینه او یک جوینه این دست پیکنه به دست نشنال گالری کفتی هر جدما کو یکم جاربری 300 سالان و بویی پشرا یندن هاتن کو از ینگلک حجه دکم یا از پر حجه دکم وینه کید بوشه یا 16 سالی لدم فیلم ودرینگ هایتس چکری کو یکم جنا بریتانی بوته دا او وینه فیلمی یا زور جوانه لستگوان و برهفکار هنری راسل تووی هیوی داره گو اوی دست به آخفتنان لسر هنری بگه و ری بده کسان گو سردانا گالرین بلاش ین لندن بکن. از دبیجم دوی دمیدا ام همو دوی بلیستگوان و نویسکاران یک گرتی بن اونها دمکی گرنگه بو خدمت کرن و درخوش کرنوان و هر وسا پیش سازی جی. تووی گو بخواه لستگوانی ده فیلم تلویزیونی ده وکه چیروکن ترسنات کریه سالا بوری ده فیلم هاللویا ده گل دین دنج گوینه ویجی لیور هاتیه هلاویستن یاری کریه. مینا گلکسترکن ویگاوه توویجی جبرگره و دومدار یا نویسکارن سینمای دخبته. سازکرنا پورتریا در و یا هنری یا لندن بناو آرت آف انترتینمنت ده حیا جدمه وره پیشاندان. هیلین سندی دنگ امریکا.
بنرن هجا نها زیرکتیا چیکری درباسی هر جهید به ابوی بشک جه برهم اینانا سینما جی ل هولیوود ل او یک بوی جه نرازی بونا نویسکار و لیستگوانا و جه مترسیا وانش پرسێکی مشتۆمڕ لەسەری مانگرتنە بەردەوامەکەی نێوان سودیەکانی هاڵیوود و سندیکای نووسەران و هونەرمەندانی سینەما ژیرەیی دەستکردە کە پێدەگوترێت AI کە بەکارهێنانی لە بەرەمێنانی تەلەڤیزیۆن و فیلم لە ماوەی دەیە ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو گەشەی کردووە. ئەو بیرۆکەی کە کەسێک دەتوانێت ئەو خاوەندارەتیەی خۆتت لێ بستێنێتەوە زۆر ترسناکە. لە ڕاستیدا خەڵکی ناچار کردبوو بچنە ناو ئەو ژوورانە و سکانیان بۆ بکرێت ئەگەر نا پارەت بۆ ئەو ڕۆژە پێنادرێت. لە ڕاستیدا دەتوانێت کاری هونەری ئەنجام بدات و ئەمە شتێکە ئەگەر نەیترستان دەبێت دەبێت لی بترسی. هاوپەیمانی بەرەمهێنەرانی فیلم و تەلڤیزیۆن لە گەڕۆکردن بۆ سودەکانی تەلڤیزیۆن و سینەما دەڵێت ڕەزامەندیان دەربڕیوە لەسەر خەرەبۆکردنەوەیەکی دادپەروەرانە کاتێک کۆپیەکی دژیتاڵی لە ئەکتەرێک دروست دەکرێت. بەڵام سندیکای هونەرمەندانی سینەما دەڵێت بەرەمهێنانی سینەما و تەلڤیزیۆن بەو هونەرمەندانەی کە لە پشتەوە کار دەکەن پارەی ڕۆژێکی کارکردنیان پێ بدرێت لە بەرامبەر مافی هاوشێوەی دژیتاڵی خۆیان بۆ هەتاهەتایە بەبێ هیچ خەرەبۆکردنەوەیەک. لە کۆنفرانسی ئەم دوایەی کۆمیکۆن لە سان دیێگۆ AI بابەتی سەرەکی گفتو گۆکان بوو. تیم فریلاندر سەرۆکی کۆمپانیای ناڤا ڕایگەیاندووە چونکە کۆمپانیای IA دەتوانێت بە ئاسانی دەنگی مرۆڤ دووبارە بکاتەوە ئەندەمەکانی پێشتر کاریگەریان لەسەر بووە لە چاو پێشەسازیەکانی دیکە. ئەکتەرێک بۆی دەرکەوت کە دەنگیان وەرگیرا و لە ئاگاهیەک یان ڕێکلامێکدا بەکارهێنراوە کە هەرگیز نەیکردووە. یەکێکی تریش بۆ ماوەی 3 ساڵ لە کۆمپانیایەکدا کاری کردووە و بۆ ساڵی چوارەم کۆمپانیاکە نەیویستووە لەسەر کارەکەی بەردەوام بێت چونکە گوتیان 3 ساڵ لە دەنگتمان هەیە ئێمە تەنها دەنگێکی دەستکردی AI دروستەکەین. سیسی جۆنز ئەکتەری دەنگی ئەمریکی دەڵێت ترسناکترین سیناریۆ بۆی ئەوەیە ئەگەر دەنگی دژیتاڵی و پرۆگرام بکرێت بۆ ئەو شتانەی کە بە دەنگی تو بێت و لەگەڵێدا هاوڕا نەبیت. دەتوانێت ناوەڕۆکێکی هاندەرانەی هەبێت جا چ ڕەگەز پەرستانە بێت یا ترس بێت لە هاوڕەگەز خوازان یان پۆرنۆگرافیک یاخود ئەو شتانەی کە من خۆم هەرگیز نایانڵێم. دانکینگ کراپتەری ئایرلند بەڕێوەبەری جێبەجێکاری نیشتمانی سندیکای هونەرمەندانی سینەما کە سەرکردایەتی دانوستاندنەکانی مانگرتن لەگەڵ کۆمپانیەکانی بەرهەمهێنەرانی فیلم و تەلەڤیزیۆن دەکات نیگەرانە لەوەی کە ئەکتەرەکان بەبێ ئەوەی بزانن ڕەزامەندی بدەن بە ئستودیۆکان بۆ بەکارهێنانی وێنە یان دەنگەکانیان. دانوستکاری سندیکای هونەرمەندانی سینەما دەڵێت پێویستە یاسا هەبێت کە دڵنیا بێت لەوەی ئەنجامدەران ڕەزامەندی دەدەن و قەرەبوو دەکرێنەوە. لە لەندۆن پێشەنگەهەکە تایبەت بێ کەسێن نەخۆش بێ ژانا مەژیڤە بوو گۆ بەرهەمێن باڵکێش ئافراندنە وەکە نمونە لەسەر هەست و نەرینێ وان چاوە ئەو ژیانێ برەنگان دبینن. دەتوانرێت مۆسیقا و هونەر بەکاربێن بۆ سەر لە نوێ ئاشکردنەوەی مرۆڤەکان بەو دنیایەی نەخۆشی خوڵقاندوێتی مرۆڤەکانی دروخستۆتەوە لە دنیا بینینی خۆیان. ئەم دامەزراوەیە هێدوەی کاری هونەری ئەو کەسانەی کۆکردوێتەوە کە تووشی نەخۆشی مێشک بوون. ئەوە پەیامەکەیەتی تاوەکو ئەو کەسانە لە ڕێگەی تابلۆکانیانەوە بەرجێکی تر بە نائومێدیدا بکەن. گەورەترین ناوەندی ڕۆشنبیری لە لەندەن میوانداری ئەم پێشانگە هاوبەشەی گرتوۆتە ئەستۆ لە ژێر ناوی پێشانگایەکی جیاواز بە هۆکاری ئەوەی کە هونەرمەندەکان ئاسایی نەهاتوونەتە ئەو بوارەوە. پێشانگاکەش کاری ئەو کەسانەیە کە نەخۆشیش ڕێگەی لێ نەگرتوون. لە ڕاستیدا لەو باوەڕێدا نەبووم خۆم لێرەدا ببینمەوە بەڵامەوە تا لێرم. ئەم پێشانگایە هەوڵی 4 ساڵی ئەو ڕێکخراوە و ناوەندی ڕۆشنبیری لەندەنە ڕێگەیان داوە ئەوەی بەوتن ناتوانن باشتر دەری ببڕن لە ڕێگەی تێکەڵکردنی ڕەنگەکانەوە
ناخیان بۆ بینەران هەڵەڕێژن. شوێنەکەم دۆزیوەتەوە کە کوێرانە بڕیارم لەسەر نادات و وەک کەسێکی تازە گەشە دەکەم. ئەوە ژەوەیە کە ئەو ڕێکخراوە پێی بەخشیوم. هیوادارم کە خەڵک سەردانی پێشانگاکە بکەن و بزانن لە ژینگەیەکی گونجاودا شتی گەورە ڕوودەدات. پێشانگاکەیان پڕ جۆش و خرۆش و پڕ لە ڕنگ خۆشیان ئەوەی لە مێشک و دڵ و دەرونیاندایە کردویانەتە تابلۆ. یحیا بەرزنجی دەنج ئەمریکا. بینەرن هێژا کۆمکوژیە شنگالێ دسسیێ تەباخێ de ket sala xwe ya nehemîn de ev karîseta got bi serê Kurdên me êzîdî hat li ser destê terorîstên Daişê û heta roja îro jî bi sedan jin û zarokîna jî rewşa wan nediyar e û wendaye. Herûsa jî şingal bi xwe jî hîna jî wêran kiriye û gelek xelk ve negeriyane wî deverê. Ji wê demê heta roja niha bi hunera xwe me ew rewş şopandiye û ez dixwazim got çîroka vê karîsetê bi xelkê biyanî re bar vekim. Bi taybetî jî li ser jina. Çawa ew jinan bûn qurbaniya Daişê û heta ana jî rewşa wan wendaye. Bi hunerê mere dikare dengê van xelka van qurbaniya bigîne kesê biyanî bi taybetî jî welatên weke Amerîka û Ewropa. Di nav wêneya de bi taybetî ew rengê Kurdên êzîdî tê diyarkirin çawa ew ji girêdana wan bi jiyanê ve çawa ji huner û mûzîkê hez dikin û wisa li serê wan hat ketin bin zulm û zoriya Daişê û tarî bi ser wan de hate. Di nav wêneya de gelek cara çîrok tên kirin û pirs jî li ser van çîroka tên kirin. Ev kînê û çawan e. Ji ber wê huner pir girîng e gokare çîrokê bi xelkê biyanî re bar veke. Bînerên hêja li vê de em giştin dawiya bernama xwe hetanî bernamak din her şad û bextewar bin.